بەروبووم هاوینە ئەگەر بتەوێت لە هەر شوێنێک نەک هەر لە سۆران هەبێ خانووی پلاستیکی هەبێ نەبوونی خانووی پلاستیک هۆکاری هەرە سەرچیە ئەو بەربوومانەی ئێستا بەربوومی خۆماڵی برێن نەک هاوینە بەربوومی خۆماڵی لە ناو بازاری سۆران نییە هۆکاری نەبوونی خانووی پلاستیکیش لەگەڕێتەوە تێچوویەکی زۆر تێچێت جوتیار نەتوانێت یانی ئەو ئیمکانیەتەی نەبی خانووی پلاستیکی دابین بکات بەروبوومی زستانە بەرهەم بێنێ یاخو بەربوومی ناوخۆ بەرهەم بێنێ لە وەرزی زستان بە بازار بکات بێگومان کەرتی کشتتوکاڵ تا حدێک کەم تەرخەمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ دەکرا زیاتر ئاوری لە جوتیاران داباوە زیاتر بە پیر داواکاری جوتیاران و کەم و کوڕیەکانی جوتیارانی پڕکردباوە بە تایبەتی دابینکردنی خانووی پلاستیکی بۆ جوتیاران بە نرخێکی گونجاو نەک هەر بە برێم بە خۆڕایی پێیان بدە بەڵام داشکاندنێکی بۆ کردبان دەگەر بازار جیاوازێکی هەبە بێگومان ئەتوانین مەسەلەن هەر وەک شوێنەکانی تر لە ژێر خانووی پلاستیک هەرچی بمانەوێت بەرهەم بێنین یعنی جوتیاری نمونەی لێ سۆرە جوتیاری وای لێ توانای هەیە ینی هەر بەس دابینکردنەکە و بە بازارکردنەکە گرینگە تۆ خانووی پلاستیکی بۆ دابین بکە بە بازارکردنەکەشی تا حدێک هەبی ئیتر گرفتی نابی یعنی ئەبێ ئێستا جوتیارێک لە هاوین با بەسی وازیای کە چووکە لە وەرزی زستان تەمان ئەو خانووی پلاستیک نییە لێرە مەسە لە وەرزی هاوین کە بەرەبوومی خۆی پێدەگات و دێتە بازار بە بازارکردنەکەی زۆر ئەستەمە ئەگەر ڕوو لە ئەلوەیەکە هەر بە بازار ناکرێت دوکاندارەکان بە شێوەیەکی یعنی کوبرەی خۆ دێخنە سەر پشتی کوردەواری گوتنی بەرەبوومەکەی لێ ناکڕن ئیتر بساق بوونەوە هەتوو هەزارەرمان بە سار وە سار زەرەرمان یعنی لە ناخەوە جوتیار ئەڕوخێ بەڕاستیەگە حکومەت هاوکار نەکە ینی جوتیار پێویستی بە هاوکاری و دەعمی حکوومەتە بێگومان ڕوبەری شیاو بۆ چاندنی بەروبوومی هاوینە لە سنووری هاوینە و زستانە سنووری بەڕێوەبەرەتی کشتتوکاڵی سۆران 2736 دۆنمە لەوانە بەراوە و پشت ئاوە احتیمادی کولیمان لە وەرزی هاوین لەسەر بەروبوومی هاوینەیە لەوانە تەماتە و خیارە و لە وەرزی زستانیش لەسەر گەرم و جۆیە زیاتر ئەو بەروبوومانی هاوینان دەکرێت دانە پۆشراوە و بۆیە جوتیارەکان لە وەرزی پاییزەوە یاخود وەرزی زستانە تا بەهار ساڵ پێدەگاتەوە بێکار و بێش دەوسن بۆیە هانیان دەدەن کەوا بتوانن لە وەرزی زستانشدا احتیمال لەسەر کشتتوکاڵی داپۆشراو بکەن وانە خانووی پلاستیکی خۆشببختانە خانووی پلاستیکی لە سنوورمان لە گوندی باپشتیان تاقیکراوەتەوە و سەرکردنێکی باشێنەوە و ئەم ساڵیش بە برادێکمان جوتیارێکمان لە گوندێک خەریکی دانانی دوو خانووی پلاستیکی هەیە گونجاویشەوە بە ناوچەکە و ڕێژەیەکی سەرکوتنیش باشی بەکارێنەوە بەرهەمیشی باشی دەبوو دەتوانین برێن لە یەک خانووی پلاستیکی بە بەرهەمی خیار دەتەن دەبیتن. لە سنووری بەڕێوەبەراتی کشتتوکاڵی سۆران هیچ سارخانەیەک نییە تەنها لە خەلیفانە بێ سارخانێکی 1000 تەنی هەیە واگەداریم تا چەند ئەو سارخانە کە توتە خزمەتی جوتیاریانە و بەروبوومی زستانە لە سنوورمان ئەوانێکەوە داپۆشراون هیچ لە سنوورمان هیچ بەروبوومێکی ئەوانە ئێمە لە پلانی خۆمان هەموو ساڵێک ڕێژەیەک خانووی پلاستیکی دەدەینە سەروی خۆمان کەوا لۆمان جێبەجێکرد بەرام لەبەر ئەو قەیرانەوە ئەو زروفەی کاواڕووی لە هەرێمی کوردستان کردووە نەتوانرا جێبەجێ بکرێت بەرام لەسەر هێلین ئەوەی لە ڕێگای خێرخوازانیان لە ڕێگای دەستگایەکی کشتتوکاڵیەوە بتوانین کەوا وەکو ئیضاح وەکو ڕوونکردنەوەیەک چەند خانوویەکی لە سنوورماندان و ئەوەی بویتە هەندێک بۆ جوتیاران پەرە بە کشتتوکاڵی داپۆشراو بدەن لەوانش خانووی پلاستیکی